نهاجم مدارية مامۆستا عەبدولکەریم میرانی ئەندامێ کۆمیتە ناوەندیە پارتیە دموکراتە کوردستان سووریا کرێ. مامۆستا عەبدولکەریم دەمێتە باش بێ. پارتی دیموکراتی کوردستان دڕیاوی کۆنگریرە حتا چرا دەیەکێکاری بوو ئەو ناحەزین کورد خواستن کۆنگر سەر نەکەوێ وەکو سەرۆک بەرزانی بخوا ئاماژە پێکرد ئەو سەرساغیە ژوارەتخوازەیە کورد فاتحێ سەر ڕحی پارتی بخوێنن پارتی بێ سیاست ئاخوا ژدەمە گوهاتی دامەزراندن حتاوە کە ئیرۆن بێژن ڕحی پێک بە ژیانێ بەردەوام بوون بۆ دەما هەفتێ و 6 ساڵاش دامەزراندنێ حد نەهاژی دلوتگا بەهێزبوونە دەیە ئەم بێژن ڕژبوونە ئەندامێن کۆنگر و جەماوەری پارتی دیموکراتی کوردستان لەسەر دەستنیشانکردنا سەرۆک بارزانی جارێکەدن وەکە سەرۆکێ پارتیە چاوەتێ نرخاندن کەرەمکە دەمێ باش بیت دەمێ گوهدارێ وەژی باش بیت تەماشەوانێ وەژی باش بیت لەسەریدا ئەز شوخە پیرۆز باهیە ئەم لەخوا دەکەن و لە هەمی تەوایە وڵاتی کورد دەکەن لە خەڵکی کوردستانە باشوور دەکەن و سەرۆک بارزانی و هەمی کادر و ئەندام و سەرکردەی پارتی دیموکراتی کوردستانی عێراق دەکەن و بهێوینە کۆنگرەکی سەرکەفتی بێ وێ سەرکەفتیژی بێ ئینشەڵڵا سەرکەفتن مسۆگەرە وەکی سەرۆک بارزانی تا کەرەم کی سەرۆک بارزانی گوتی بەسێ نەحەزا کردی ئەو نەحەز ئێمە ئەژی دەبێژم ئەز سەرخۆشی وا کەسان ناکەم براسەرێ وان نەساغبی پارتی دێ سەرکەفتی بیت پارتی دێمێنیت وجبەری وانا گەنەکاژی هەوڵدایە ژواب هێستر ژواب قووەتر بۆ ئەوێ پارتی نەهێدی لێ پارتiyeka azaya xudan dîrokeka dîro dirêje xudan serborekî bi zêrîne partiyê demînet û di her demînet pêşengêş bo miletê Kurd çunku hebûna Partî Demokratîk Kurdistan hebûna hemî netewam miletê Kurd e hebûna hemî Kurdan e û hemî Kurdek li her çawa parçeyê Kurdistanê îro umêda xwe hebûna pirsgirêka Kurdî serketina pirsgirêka Kurdî ئەوێ پارتیدا ببینە هەرە وەسا سەرکێ پارتیشی بەرپرس دبینێ gelek cara îşaret dibê meseledaya gotiya cenabêwî ku ez wekî pêşveregeyekî ku ez xwe berpirs dibînim ber her Kurdekî da li her cihekî dunyayê da ev ca ev partiye dê partiyeka şerketî bît dê ev kongreş dî kongrekî newî bît qenaat û baweriyê me da و ام پێشەکیژی پیرۆزبایە واتگەن و سەرکەفتی بن ئینشەڵڵا. باشە مامۆستا عەبدولکەریم بێ درێمی بێن لەسەر وێشەندێ ڕاوەستن پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئاستە ناودەوڵەتی ینی نەها دەمەک و نابێ پارتی دیموکراتی کوردستان تێ گوتن سەرۆک بەرزانی تێگوتن هەر کوردێکی کوردپەرۆر خوایە دبینێک و ئەو پارتی یاویە خۆ بە ئەندام دەبێ پارتی دەبینێژ بەرچێ جبرك وأبي بارتي همي قابا تجارة هندا مؤامرة دولي سر چيبونا هندا شورا شرابويا كه سركتيا وكه راوستيا وكه جارا قالي دست بكريا تجارة أبي بارتي هيش بازاركي لسر مافو ثوابت كردان نكريا يعني أ بارتي ديمقراطية كردستان العراق نسبتي و هند جغرافیا کردی آلایا کردی بدیروکا کردستانه افش ثوابت وینا اف ثوابت هیچ کس که نکار با ثوابت بگورینه و ما فی کس که نه چگو او ما فی ملت کرد زانه با ثوابتها جبر وی که خلکی بیرو باوریه که مکم اوی بازا پیروزا بارزانی هيا اوی پارتی هيا گو هگر کسن هبن گو ما فی ملت کرد بدست ببینن و اف پارتیا لورا همی قابا بویا امید عملت کرد بویا امید خلق کرد نه اورو جنوتو ایکیو هر دا ام بیش بحث کن بلکه سال بشیستا دا و سال هفتیا دا و سال چلا دا و سال سها دا همی قابا اف پارتیا ها بویا جه امید عملت کرد همی قابا کردا خب و پارتی دیتیا پارتی دموکراتی کردستان اف ربازا پیروزا بارزانی دنیای کرد اوی بازی ناس کرده بویا وکی ناسنامه ملت کرد انگو یعنی سه گوشه که بیشتر کردستان و بارزانی و پیشمرگه اف هر سه گوشه که شکوده نای وقت آمدن هنگو تو بیشه پیشمرگه بارزانی تی برچاوید هنگو تو بیشه کردستان هر بارزانی تی برچاوید هنگو تو بیشه بارزانی
كردستان وبيشمرقة وهمي سربورين سري كردستان هاتين وقت تراجيدا كي برشام مورا دربات بيت إذن بارتي ديمقراطي كردستان بارتي كآزايا بارتي كخدان ديرو كقديرو درجة عمره هفته و 6 ساله چندین پیلان الدورابه پارتی هاتنا گیراندن سر آست حریمی سر آست نیو دولتی لی کسی نکاریا ابی پارتی جهولی راکه و روش بو روشه او پارتی دچه پیش روش بو روشه او پارتی پروژه بلنتر و ماسترش بوی کتا ده پیش روش بو روشه دایستان و سرکتنا تومار دکه حقیقت بله امید امرات کرد پارتی دموکراتی کردستانی عراق مامۆستا عەبدولکەریم میرانی دەتخوازم سەروێ چەندێ باخوێ پارتی دیموکراتی کوردستان سەرئاستا عێراقی ئەم بێژن یعنی ڕۆلاوێ دە عێراقا کوونها هەیدا چه جۆرە ڕۆلەکە پارتی بێژن هەبوو ناوێ بەهێزبوو ناوێ دە هەفکەشە سیاسیە عێراقیدا حتا چڕادەیەکی طبعا بارتي ديمقراطي كردستاني عراق رولاوي رولاكي سركيه لسر آستي باشور كردستان لسر آستي كرد عراقي بتهوي وحتى لسر آستي ناوچا روجلاتي ناف الراست اب راستيه يعني چونكو لنافويا عراقي دا يعني بارتي ديمقراطي كردستان بارتيا يكما هر هل بجارتنا كده لسر آستي همي عراق حقا همي بارتين عراق جي كنتو جدا جدا وتو بري خب دوا او اندام وبدس خبات دينا وكي اندام برلمان همي قابا بارتيا بيشنگ بارتي ديمقراطي كردستان بارتيا بيشنگ بله زيدا باري وي بارتي ديمقراطي كردستان بسروقاتيا سروق بارزاني بسياسة ويا حكيمانا همي قابا جهة لفقرا دوستان وهر وسط دجمنش حسابات جبوي كان لورا تشتك بروسيك لعراقي سر ناكبي ب بارت ديمقراطي كردستان بيقول سروق بارزاني فقط اذا بارت ديمقراطي كردستان رولوي رونكي محوريه سركيه لناوتشيدا ولسر اسي عراقي وتايبت لهريما كردستان